خۆ پیشاندان دەکەن لە دووەک بامان شێوە گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی ژمارەیان چەندە سوبەڵێنێکیان پێدراوە بەکوێ گەشتووە قەزیەکەیان حکومەتێرێم چی دەڵێ وەڵامی حکومەتێرێم وەزارەتی تەندروستی چیە گفتوگەین پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر دانەحسێن نوێنەری پزیشکانی دانەمەزراو یاخۆ یەکێک لە نوێنەرانی پزیشکانی دانەمەزراو. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداری لەگەڵمان پێمان بڵێ کێشەکەی ئێوە چییە؟ سڵاوتان لێبێ کاگڕانکۆ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. ڕاستی کێشەکە ئێمە کە لە پێشتریش ڕامانگەیاندووە لە مانجی یەکی ئەم ساڵەوە لە ڕێگەی بەیاننامەیەکەوە وەکو دەستەی پزیشکانی دانەمەزراو خۆمان ناسان و داواکاریەکانمان تێدا خستە ڕوو کە دواکەوتنی دامەزراندنمانە. خۆی کاروباری دامەزرانی پزیشکان لەو ساڵەدا جێبەجێ دەبێت کە تێدا دەردەچن لە کۆلێژ. بابەتەکەی ئێمە بەهۆی هەندێک کەمتەرخەمیەوە لەلایەن وەزارەتی تەندروستی دواکەوت بۆ ساڵی نوێ ینی ساڵی 2025 لەو کاتەشدا حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەند لە گفتوگۆدا بوو بۆ زامنکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. لەو کاتەدا حکوومەتی ناوەند ئەوەی بەسەر حکوومەتی هەرێمدا سەپاند کە نابێ هیچ کەسێک دابمەزرێنرێ بە شێوەی گرێبەست بێ یان بە خۆبەخش بێ و لە بەرزکردنەوەژ ڕابگیرێتن. ئەوە بوو ئیشوکارەکەی ئێمە دواکەوت. ئێمە لە هەوڵەکانمان بەردەوام بووین بە دانیشتن لەگەڵ لایەنانی پەیوەندیدار بە پرسیارکردن لە بەغدا و لە هەرێم و کەسانی پسپۆر هاوکارمان بوون. بابەتەکەی ئێمە لە 19 سێی ئەم ساڵ لە ئەنجومەنی وەزیران قسەی لەسەرکرا و بڕیاردرا لیژنەیەک پێک بێت لە وەزارەتەکانی تەندروستی و دارایی و دەستەی هەماهەنگی بە دوواداچوون و سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران بۆی لەگەڵ حکوومەتی ناوەند گفتوگۆ بکەن و بتوانن دەرەجەی وەزیفی بۆ ئەو پزیشکانەی کە دەرچوون و دانەمەزران وەربگیرێت کە ژمارەمان 778 پزیشکە. ئەوە بوو وەڵامی بەغدا دواکەوت تاوەکو مانجی 5. وەڵامەکە ئەوە نەرێنی بوو ینی بڕیاریاندایە کە پارە تەرخان نەکرێت بۆ دامەزراندنی ئێمە. دواتر حکوومەتی هەرێم گفتوگۆی دووبارە گفتوگۆی کردەوە کە دووبارە لەگەڵ حکوومەتی ناوەند لە گفتوگۆدام لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق. بەڵام لە سەروبەندی ئەم گفتوگویانەدا ئەم گیرروگرفتە تازەیە پەیدا بوو کە وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند کە بەشە بودجەی هەرێم کۆتایی پێهاتووە. ئێمەش بەشێکین لەو کێشە ئێستا. باشە یان ئێوە چاوەڕێون کە بەغدا پارە بنێ ئەگەر بەغدا پارە بنێرێ یان حکوومەتێرێم خۆی هەوڵێک بە کێشەکەیەوە چارەسەرە بێ؟ کێشەکەی ئێمە چارەسەری دەکرێت بۆ بدۆزرێتەوە. حکوومەتی هەرێم دەتوانێت ئێمە حکوومەتی هەرێم بە لاواز نبینین لە بەرامبەر بەغدا خۆی دەتوانێت بە یاسا مافی ئێمە وەربگرێت نەک تەنها پزیشکان بەشەکانی دیکەش کە لە کۆی بەشە پزیشکی و تەندروستیەکانن کە لە بەغدا ئەواندا دەمەزرێن مافی ئەو دەرچوانەی هەرێمیشە کە دامەزرێن. ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێم دەتوانێت ئێمە دامەزرێن هەروەک لەو دروشمەکەشمان کە لەسەر شاشەکەی وەش دەردەچێت پێم بە داوامە لە حکوومەتی هەرێم کردو خۆیان دامە مەزرێن و مافمان لە بەغدا بستێنن. پێمان وایە حکوومەتی هەرێم جگە لە بەغدا خۆشی دەتوانێت سەرچاوی دیکەی دارایی بۆ دامەزرانی ئێمە دابیم کات. یانێ پێتان وایە حکوومەتی هەرێم خۆشی پارەی هەیە کە ئێوە دابمەزرێنێ بەڵام نایکە چاوەڕێی بەغدایەتی. ئێوە ژمارەتان چەنە دکتۆر ئێستا؟ ئێمە ژمارەمان 778 پزیشکە. 778 پزیشک لە سەراستی هەرێمی کوردستان؟ بەڵێ لە سەراستی بە هەموو پارێزگا و قەزا و ناحیەکانەوە؟ بەڵێ ئەوت کۆلێژی پزیشکی هەیە ئەوە ژمارەی دەرچوانە بۆ ساڵی 2024 ئەوە ئێستاش نزیک دەبینەوە لە دەرچوونی وەزبەیەکی نوێ. باشە ئێوە ئەم پزیشکە بەڕێزانە ئێستا لەکوێ کار دەکەن؟ ئایا تەنها لە کەرتی ئەهلیدا کار دەکەن؟ بەڵێ کارکردنی پزیشکان هەر کەسە و بە شێوازێک کار دەکاتن لایەنە حکوومیەکە ناتوانن کاری تێدا بکەن دەمێنێتەوە کەرتی تایبەت لە کەرتی تایبەتیش نەخۆشخانەکان هەن نۆرینگەی پزیشکان هەن یان سەنتەرە پزیشکەکان بەشێک لەم پزیشکانە توانیانە هەلیکاریان دەست بکەوێت بەڵام بەشێکی زیاتریشان
کە ناتوانیوە ئەو دەرفەتیان بۆ بڕەخسێ یانەوەتە بە کاروباری دیکەوە سەرقاڵن کە ئەمەش لە کۆتاییدا بە زەرەری ئەو زانستە دەشێتەوە کە وەریان گرتووە و لە داهاتوودا دەکرێت کەم و کورتی و لە چارەسەرکردنی نەخۆشاندا دروست ببێ و هەڵە پزیشکەکان زیاد بکەن. باشە دکتۆر کەڵک لە توانەکانی وەرناگیرێ بە شێوازی ئەوەی کە بوترێ خۆ بەخش ژیان هەر شێوەیەک لە شێوەکان ناوی لێ بنین لە نەخۆشخانە حکومیەکانە؟ ڕاستی ئێمە لە سەرەتاوە تا کۆتایی بابەتی خۆبەخشی ڕەت دەکەینەوە. ئەمە دژی کارکردنی ئێمە دژی بنەماکان بڕۆەکانی ئێمەیە. تۆ چۆن دەتوانی ژیانی خەڵکی کوردستان بخەیتە بەردەستی کەسانێکە ببێ پارە کار بکەن بە خۆبەخشی کار بکەن. دواتریش ئەگەر ئێمە خۆبەخشی بکەین پێمان وایە خەونی دامەزراندن لە گۆڕ دەنێن بۆ خۆمان و ئەو پزیشکانێکە لە دوای ئێمە دەردەچن و بە بڕیاری حکوومەتی هەرێمیش خۆبەخشی ڕاگیراوە ینی هەر هەوڵێک بۆ ئەم باسە دژی بڕیاری حکوومەتی هەرێمە. یانێگەرێکێکیش بێ بە خۆبەخش حکوومەت ئەوەشی ناوێت نەخێ بە بڕیار ڕایگرتو بە بڕیار و ئیمزای سەرۆکی حکوومەت خۆبەخشی ڕێگە پێ نەدراوە. باشە دکتۆر ئێستا دوایین هەوڵیەوە چیانی بەنیازن چی بکەن؟ بەڵێ ئێمە کە دەستەی پزیشکانی دانەمەزراوین لە زاخۆ تا خانەقین هەوڵەکانمان بە کۆدەنجی دەدەین پلان و بەرنامەکانمان بە کۆدەنجی دادەڕێژین و هەروها لەگەڵ پزیشکانی دامەزراویش ئەوانی ساڵی یەکەم و دووەم و سێم لە پەیوەندیدا بووین کە پێکەوە دەستەی پزیشکانی ناڕازیمان پێکێناوە. ئێمە لە ئێستادا چاوەڕێی ئەوەی ئەو بەڵێنەی کە بە پزیشکە دامەزراوەکانی هەولێردرا لە دووەم ڕۆژی جەژن کە لە ماوەی 2 هەفتەدا پرسی دامەزراندن و ڕاگررتنی شفتکردنی پزیشکان ڕابگیرێ یان چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئێمە چاوەڕێن ئەو وادەیە کۆتایی بێ یانەوە تا بەڵێنەکان بەجێ بگەندرێن. باشە ئەگەر بەڵێنەکان جێبەجێ نەکرا یان حکوومەت ئێرە مێسە چی بێەوە دەڵێ هەردەڵە چاوەڕێی بەغدام یان جوابی وەزیری تەندروستی چییە لەگەڵی دانیشتون چیەڵێ تازەترین لێدوانی قسە و پەیامی چییە بۆ ئێوە؟ بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 3 جار لەگەڵ وەزیری تەندروستی دانیشتین لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی و هەروە بەرپرسانی دیکەی دڵسۆز کە پێمان وە بۆ دەتوانن یارمەتیمان بدەن. بڕیارەکە یان لێدوانیان ئەوەیە کە دەبێت دەرەجەی وەزیفی لە بەغداوە تەرخان بکرێت بۆ دامەزراندنی ئێمە تاوەکو ئەو دەرەجە وەسیفە تەرخان نەکرێ ناتوان ئێمە دامەزرێن. بەڵام لە ئێستادا کە حکوومەتی ناوەند ئەو بودجەی هەرێمی ڕاگرتووە ینی پێمان وایە هیچ پێویست ناکە چاوەڕێی بەغدا بکرێ حکوومەتی هەرێم خۆی بڕیار بداتن ئێمە دامەزرێنێ و عاڵی ئێمەش هەمە عالی و فەرمانبەرانی دیکەی هەرێم دەبێت. بەڵام لە ماوەی ڕابردوودا بریکاری وەزیری تەندروستی دکتۆر ڕەهێڵ باسی لە بابەتێک کرد کە لە یەکی حەوت ژمارێکی زۆر فەرمانبەر خانەنشین دەبن. پێی وایە کە دەتواندرێت ناوی ئێمە زیاد بکرێت لە قەرەبووکردنەوەی ئەو فەرمانبەرانەی کە خانەنشین دەکرێت. باشە ئێوە لە بینی خۆتان بەنیازی چین با بڵێن کە نوێنەرەکان قسە دەکەن هەڵوێستان چی دەبێت بەنیازی گربوونەوەی ترن بەنیازی خۆپشاندانی ترن یان بەڵێنێک دراوە بێەوە بڵێت تا ئەوەندەی ئەوەندە بەرواری ئەوەندە ئێوە چاوەڕێ بن؟ ڕاستی هیچ بەڵێنێکی نووسراو نییە هیچ بڕیارێکی فەرمی نییە کە کاتەکەی دیاری بکە. ئێمە چەندین زارداوامەکرۆ کە کاتێک دیاری بکرێتن بۆ ئەوەی ئێمەش پلان و بەرنامەکان خۆمان بە جۆرەی ئەو بەروارە ڕێک بخەین. ئێمە بەردەوام دەبین لە هەموو چالاکیە مەدەنیەکانمان پێویست بە گردبوونەوە کە گردەبینەوە بەیاننامە بڵاو دەکەینەوە و هەروەها لایەنە نێودەوڵەتیەکان کۆنسوڵخانەکانیشی لێ ئاگادار دەکەینەوە و لەگەڵ ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکانیش لە پەیوەندی داین. دکتۆر هەڕەشە و گوڕەشەتان لەسەرە کە دەتانەوێت خۆپیشاندان بکەن گرد ببنەوە لانی کەم ینی کەس هەڕەشەتان لێ دەکات دەڵێ ئەمە نەکەن؟ ڕاستی وەکو هەڕەشەی ڕاستەخۆ نەخێر تەنها ئەوەیە کە پێیان باشە نەکرێتن ینی چەند جار هەوڵ دراوە بۆ ئەوەی خۆپیشاندان بکرێت داوایان کردووە بۆ منە لەگەڵ وەزیری تەندروستی دابنیشن نەک ئێمە ئەوان ئەو پزیشکانێک کە لە پێشی ئێمەشن
و ئەو پزیشکانەشی کە لە دەروی وڵات دەرچوون و هاتوون لێرە چاکردنی بڕوانامەیان ئەنجام داوە. بەڕێز دکتۆر دانا حوسێن یەکێک لە نوێنەرانی پزیشکانی دانەمەزراو بە هیوایەوەی بەرنامەی ئایندەمان کە کرد پێکەوە وەکو دامەزراوێک لە حکوومەت هێرێمی کوردستان گفتوگۆ بکەین. سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان بە هیوایەوەی خواستەکانتان جێبەجێ بکرێت. بەڕێزان بەردەوامین پشێکی کوردوەرەگرین و دێنەوە خزمەتتان.